لە هەفتەی یەکەمی یاریەکانی خولی نایابی کوردستان لە شاری کەلار یانەی شێروانە میوانداری یانەی سۆرانی کرد و یاریەکەشی بە 2 گۆڵی بێ وەڵام لێبردەوە. شێروانە لە سەرەتاوە بە چەند هێرشێ بەختی خۆی تاقی کردەوە. سەرنجام لە خولێکی 28 بە ئەسیسی کاروان باپیر شێروانە گۆڵی یەکەمی لە ڕێگەی موئەیەد سەفاوە تۆمار کرد. پاش ئەو گۆڵە یانەی سۆران بە چەند هێرشێ مەترسی لەسەر گۆڵی یانەی شێروانە دروست کرد، بەڵام بێ ئەنجام بوو. گێمی یەکەم بەو ئەنجامە کۆتایی هات. گێمی دووەم کە بە گێمی ڕاهێنەران ناسراوە هەردوو یانە چەند گۆڕانکاریەکیان ئەنجامدا. لە هەڵەیەکی بەرگریکارانی یانەی سۆران کاروان باپیر توانی گۆڵی دووەم بۆ شێروانە تۆمار بکات. یاریەکەیش تا کۆتایی بەو ئەنجامە مایەوە. کەم یاری لە خولی ناوی کوردستان بووینە میوانی یانەی وە شێروانەیەکێکە لەو تیپانەیە کە ماوەی ئامادەکاریێکی باشی هەبوو. لە سەرەتای گێمی یەکەم باش داخڵ یاریەکە بووین و توانیمان ئەو پلانانی کە ئامان بوو جێبەجێ بکەن. لە هەڵەیەک گۆڵی یەکەممان لەسەر تۆمار کرا. هەوڵدانی ئێمە بۆ گێمی دووەمەوە بوو بتوانین ئەنجامی یاریەکە یەکسان بکەینەوە. هەوڵیشماندا گۆڕانکاریەکانمان بەو ئاراستەیە بوو، بەڵام مۆفەق نەبووین و هیوان لە یاریەکانی داهاتوو بتوانین بە باشتری بینەوە یاریگا و ئەنجامی شایستە بۆ یانی وەرزشتۆران بەدەست بێنین. هەموو یاریەکی خول سەرەتای خۆل وەکو یارین کۆتایی وایە. ئیمڕۆ جێمە لە گێم یەکەمە باش نەبووین، بەڵام گێمی دووەم سپاس بەخوا کۆمەڵی ڕێنماییماندا بە یاریزانەکان توانێن ئەنجام بدەن، بە تایبەتی هێڵی بەرگریمان باش بوو، لەگەڵ ناوەندەکانە بەباشی ئیشەکانیان ئەنجامەدا و تیپی یانەی سۆرانژێکی لە یانە باشەکانە ئەتوانن بڵێن، بەڵام لایەنی بەدەنیان خراپ بوو. ئێمە لە توانیمان لەلایەن لە ڕووی لایەنی جەستەییوە گێمی دووەم توانیمان باڵادەسی بەسەر یاریەکە بس هیوادارم بۆ یاریەکانی داش بەم ئەنجامە و بەم توانایە بتوانین پەرە بە سەرکەوتەکانمان. هەموو یانەکانی کوردستان ئامانجیانەوەی خولی کوردستان بەدەست بێن، بەڵامی تر کەسێ نییە بەشداری کردووە بەس بۆمانەوە. ئەمە شتێکی زارەکیە و قسەی لەسەرەکەن. هەموو یانەکان پاریان سەرفورە، هەموو یانەکان یاریزانیان کردووە بە 2 ملیۆن و 3 ملیۆن. یعنی ئێستا کێ هەیە بڵێ من بۆمانەماوەمە دڵنیاتەکەمەوە هەر شانزیانەی کوردستان چاوی لەسەر یەکەمەکەیەوە بە ئێمەشەوە. بەم ئەنجامەش یانەی شێروانە یەکەم 3 خاڵی خۆی لە یاریگای خۆی بەدەستهێنا. هیوان ئامێق، کەناڵی ئاسمانی پەیام، کەلات.